لە سەرچاوەی ئاوی خواردنەوەی هاوڵاتیانی خەزای شارەزورم ئێرە گوندی بێسانسورە. ئەم سەرچاوە ئاوی خواردنەوە بۆ قەزای شارەزور و ناحیەکانی عەربەت و زەڕایان و کەمپی ئاوارەکانی ڕۆژهەڵات لەگەڵ گوندی بێسانسور دابین دەکات. لێرە بە ڕێژەیەکی بەرچاو ئاو کەمی کردووە، تقریباً لە 180 ئاوی سەرچاوەکە کەمی کردووە. بۆ زانیاری زیاتر دەربارەی کەمبوونەوەی ئاو لە سەرچاوی ئاوی بێسانسور دەچمە لای ڕەمەزان عارف، لێبرساوی فەرمانگەی ئاوی شارەزور. کاک ڕەمەزان ئەگەر فەرمووی سڵاو لێ سڵاو جەناب، پێم بڵێ ئاو لە سەرچاوەکە چەندێک کەمی کردووە و چەند سەرچاوی ئاو هەیە لێ؟ بەخێر بێن، زۆر سپاس خۆتان ئاماژەتان پێدا. پرۆژەی ئاوی بێسانسور کە ئەو دابینەکە بۆ خەزای ناوەندی خەزای شارەزور هەردوو ناحیەی زەڕایان و عەربەت لەگەڵ ئاوارەکانی ڕۆژهەڵات دایدان گوندی بێسانسوری گەورەکە خۆی سەرچاوی دابینکردنی ئاوەکەیە. لێرە ئێمە سێ-چوار سەرچاومانەیە. سەرچاوی یەکەممان کەیسە خۆمان لێ قسەیتیاکەین، بە سەرچاوی دووەممان بەشی خوارەوەیە، بە سەرچاوی سێمان سیعشانە کە خۆمان سا پێشتر لەگەڵ لیژنەکە چوون سەردانمان کردووە. ئەم سەرچاوە لە ساڵ چەندی کەمی کردووە و ئاو بۆ کوێ دابینەکە؟ زۆر بەداخەوە ئەم سەرچاوەیە توانم بڵێم لە 180 سەرچاویەکەمان ئاو کەمی کردووە کە ئاو دابینەکە بۆ خەزای بۆ عەفوەن بۆ ناحیەی زەڕایان و ناحیەی عەربەت کە بە ڕێژێکی زۆر بەرچاو کەمی کردووە. ساڵانی پێشوو کە لە وشکە ساڵەکانی ساڵانی پێشووتیشە بەڕاستی بەم شێوەیە کەمی نەکردبوو. زۆر بەداخەوە. سەرچاوی دووەم و سێەم پرۆژەتان چییە بووی؟ سەرچاوی دووەممان کە بەشی خواری خۆمانەکە سەرچاوی دووەمە ئەو کە ئاو دابینەکە بۆ قەزاکە و بۆ هەردوو ناحیەکەیش ئەویش دەتوانم بڵێم لە 40 کەمی کردو ئێستا لەم کاتە. بە سەرچاوی سێمان کە پرۆژەی کە سیعشان ئەویش دەتوانم بڵێم لە 130 ئاو کەمی کردووە، بەڵام خۆشبەختانە تۆ زیاتر ئاوی تیا ماوە کە بتوانین تا ڕادەیەک ئاو دابینکەین بۆ شوێنان. پێشتر دابەشکردنی ئاو بەسەر ماڵەکاندا چۆنچۆنی بووە و ئێستا دوای کەمبوونەوەی ئاو چۆنچۆنی چی لێ؟ ئێمە لە هەوڵین ئەوەیسا خۆشبەختانە لەلایەن ڕێبەتی ئایدۆربەی سێمان و تیمێکی پسپۆڕیان نادووە لەسەر ئەوەی کە سەردانی قەزا و ناحیەکانیان کرد. ئێمە لە زمنیەوە سەردانی قەزای شارەزوریان کرد و هاتوون بزار سەردانی ئەم سەرچاویان نەکردووە کە باسمان کرد. ئێمە پێشنیارمان بۆ کردن کە ئەم سەرچاوانە لە چەند شوێنێک بیری سەطحی لێ بدرێەوە و شوێنانی کە ئاوی تایە بە غەتاست و بە درێژمەم ئاوەڵ درێ بۆ ناو خەزانەکانان لە بەرەوەی ڕێژەی دابشکردنی ئاو دوان نەکەوێت. ئێمە ناتوانم لە داهاتوە بڕای لەسەر دەم داهاتوو شێوازی دابشکردنی ئاو چۆنە، چونکە خەزای شارەزوور ئێمە 4 ڕۆژارێکە. ئەگەر ئاوا بڕوا بەداخەوە توانم بڵێم ماوەکەی دو ئاکەوێت. ئینشاڵڵا تەمەنا ئەکەین کە بەو ڕێژەی بەرچاوی کەیسا ڕۆژانەی ئێمە متابعەکەین دانەبەزێت. بەڵام ئەمە گەر 2008 بە نمونە بینین و 2008 ڕێژەی ئاو دابەزین شێوازێکی کە بوو، ئێستا شێوازی کە ئێمە ئەم سەرچاوێکەکەمان باسمان کرد لە مانگی هەشتا بۆ ئەم شێوازە بینیمان. ئێستا مانگی 5 سەرەتای مانگی 5 سەرەتەکەی بە شێوازی وا دابەزیوە کە تەوقعی ئەوە ناکەی کە ڕێژەی دابشکردنیەوە چۆن دابەشەکە لە ئەو شوێنانەی کە باسمان کرد. باسیەوەت کە لە قەزای شارەزور هەفتەی وازام 4 ڕۆژارێک ئاو دابەشکرێ بەسەر وڵاتیانە لە ناحیەکانی عەربەت و زەڕایان چۆنچۆنیە و وەکوتی لە 180 ئاوەکەیان کەمی کردووە لەکوێ ئاو دابینەکەن بۆیە؟ ئێستا ئەمە پێم عەرزم کردین بەدیلی دۆماندا ناوەکە سەرچاوی دووەمە. ئێستا دەرخستە و دیزاینمان حازر کردووە کە بە شێوەیەکی ئانی کوتوپڕ حەسین بە دابینکردنی ئاویان لە سەرچاوی دووەم تا و دەقیقەوە ئاوی تایە و شێوەی دابشکردنی ئەوان لای ئەوان پێم خۆشە پرسیارەکە لە هەردوو لێبسای فەرمانکە بکەی، بەڵام ئەوەی معلومات و ئێمە ئینمان لایە لە زەڕایان ڕۆژ ناڕۆژێک ئاویێتەوە، لە هەڵەبجەی لە ناحیەی عەربەتیش هەنێ شوێن ڕۆژ ناڕۆژێکن شوێن 2 ڕۆژارێک ئەویان پێکات. چیتان لە پێشنیارە بۆ هاوڵاتیانی کە ئەو بەفی ڕۆئەدەن و شۆستە و شەقامەکان ئەشۆرن ئێوە هیچ لیژنەیەکتانەیە چاودێری ئەو هاوڵاتیانە بکە؟ بەدڵنیایی ئێمە هەموو ساڵێک لە ڕێگەی ڕێز قایمقامەتی خەزای شارەزوور لیژنێکی ئاوبەش لە ڕێگەی ئەوانە پێکێنێ کە نوێنەری خۆمان و ئاسایش و پۆلیس و شارەوانی و قایمقامەتی شتیایە و داواکەین لە خزم و کەسوکاری خۆمان لەو شوێنانە ئاو بە فرۆنەمە دەمەڕاستی ئاو سەرچاوی ژیانە و بە فرۆدانی ئاو بێتە هۆی کە دراوسەکەی ماڵی خۆشی بیا و بێژەکە بەم شێوازە بڕۆ بە حەقەت ئاوێک بە شێوازێکی زۆر کەمەگاتە ماڵەکان.